سەوزە یەکێکە لەو بەرهەمە خۆماڵیانەی کە ساڵانە جوتیارانی هەرێم بەرهەمی دێنن، بەڵام هاوردەکردنی سەوزە لە خواروی عێراقەوە جێگەی بە سەوزەی خۆماڵی لەق کردووە. وەکو جوتیاران دەڵێن داهاتەکەیان بارتەقای ماندووبوونیان نییە. وڵی ساگە سەوزە ماسەوە زڵقەکە سەی کە لەورانە ماسۆ کەس نایوە لە خوارەوە سەوزە لە هینوتێ کاربەلاو نەجەفۆتی وڵای کەرەوزەکەمان ماسۆ سەوزەمان ناڕ مەسرەفێ زۆرەکەین. ئێرە ناوچەی گردەگۆزینەی گەرمیانە کە ئەم ناوچەیە ناوچەیەکی کشتتوکاڵیە و ناوبانگێکی گەورەی لەسەر ئاستی کوردستان بەهۆی سەوزە زۆر و پاکەکەیەوە بەدەست هێناوە کە جوتیاران لە ڕێگەی زەویە بە پیتەکانیان و ئاوی پاکی ئیرتیوازیەوە ساڵانە بڕێکی زۆر سەوزە دەخەنە بازاڕەکانی هەرێمەوە. لە سلێمانیە لە بەلەدیەکەی هاوارەکان سەوزەی گردەگۆزینە بە ناوبانکە چونکە هەموو دیەکە لەسەر بیرە ئاوی بیرە ئاوەکەی پاکە شتی پیس بەکار نایرن وەکو زیێرە بوو وەکو شتانە. وەڵام ئەمە گردەگۆزنەیە بەس ئیش و کارمان هەر ئەم سەوزەیە سەوزەی گردەگۆزنە وەناوبانگە یعنی بۆ هەولێرە چێ بۆ سلێمانە چێ بۆ جەلەولا چێ بۆ قەرەتەپا چێ حتا بۆ سعدێشە چێ سەوزەی گردەگۆزنە گردەگۆزینەوە لە ئەمێرە 4,000 یعنی سەوزەی خۆمانە لە هیچ وڵاتەکە نایە تاکە بەرەمە یعنی خۆمانە لە هیچ وڵاتێ نایە تاکە بەرەمی سەوزەی خۆمان. وەڵی ئەم سەوزە بارێکەی نێمە بۆ جەلەولاو جاربار قیمەتەکە جاربار قیمەت ناکەو نیمەی خەسارەوێ و جاربار مەسەلەن چشتەکە ئەفرۆشین 3-4 شیلفلێ ئەمێنێتەوە خەسارەکە حەساوکە نیمەی خەسار نیمەی سەوزەکە فڕێدە حەساوکە نیمەی خەسارەکەی ڕۆی لە بەس قانجازەکەی ئەڕۆ و سەرمایەکەش حەساوکە نیمەی ئەڕۆ بێجگە لە سەرفگاز و بانزین و ئەمانە. ئەم بەرهەمە خۆماڵیە جگە لە پاکی و باشی جۆرەکەی و سوودمەندبوونی جوتیاران لە داهاتەکەی هاوکات هەلیکاری بۆ ژمارەیەکی زۆر کرێکاریش ڕەخساندووە. ئێمە ڕۆژانە تێین جاوایە 400 دەستک 500 دەستک 600 دەستک سەوزا وڕین جد جاوایە ڕێحانە 10,000 بێ دی کابراوە گوێرەی سەوزەکە کەوەر 2,500 بوڕین ڕێحانە 100 دەستکەوڕی وە 2,000 هەتا ئێوارە 500 دەستک 600 دەستکەوڕین 6,000-7,000 تا ڕادەیە بژەی ژیان دەرناکە بەس ناچاری مەجبوری بیوڕین. سەوزەکان تریش زڵق بۆڕین زڵقا لە 3,000-3,500 مەرە دەورەتە. یەکێک لەو گلەییانەی کە جوتیاران هەمیشە لە حکوومەتی هەرێم هەیەە هاوکاری نەکردنیانە جوتیارانی گردەگۆزینەش هەمان گلەییان هەبوو کە بە وتەی خۆیان گەر هاوکاری بکرێن سەوزە بۆ زۆربەی دانیشتوانی هەرێمی کوردستان دابین دەکەن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.